ئەم سلێمانیە وایە لەوەتەی هەیە ئەم شارە سەرباری ڕۆژی ڕەش و کارەسات و هەموو ئەو بەدبەختیانەی کە بینیویەتی هێشتاش جوانترین شاری دنیاە. ئەم سلێمانیە وایە نەک خانەخوێ هەرچیش ڕۆژێک بە ڕێبواری پیا گوزەرکە بۆ هەمیشە لە یادیایە. تەنها یەک جار قومێک ئاوی بخۆیتەوە بچی بۆ ئەو پەڕی دنیاش هەر حەزەکەی بۆی بیتەوە. تەنها یەک جار دەستنوێژێکت لە مزگەوتی گەورە گرتبێ یاخود لە خانەقاکەی مەولانە چەند سوجدەیەکت بردبێ ئیتر وا ئەزانی کەوا هەرچی ڕێگەی بەهەشتیە بە سلێمانی ئاڕوا. یادی 241 ساڵەی دامەزراندنی شاری سلێمانیتان پیرۆز. سڵاوتان لێ بە یازدانمان لە دەستگای میدیای کورسات لا بەرنامەیەکی تایبەت بە یادی دامەزراندن و دروستبوونی شاری سلێمانی ئەم ئێوارەیە لەگەڵتان دەبین. ئەم ئێوارەیە ئێمە جیاواز لە هەر باس و بابەتێکی تر باس لە ڕۆڵی ژن دەکەین و بە شێوەیەکی گشتی ژنان دەکەین لە مێژووی شاری سلێمانی. ئێمە دەزانین کە ژنان هەمیشە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە شان بەشانی پیاوان لە هەموو ئەو قۆناغەیەک بە دواییەکانەی کە سلێمانی پیایدا تێپەڕی کردووە. بۆ ئەم ئێوارەیەش لەگەڵ کۆمەڵێک خانم دەگەڕێینەوە بۆ یاد و یادەوەری ساڵانێک کە سلێمانی لەوێوە تا ئێرەی هێناوە. ئەوانیش هەر یەک لە بەڕێزان پاکیزە محەممەد کە بەڕێزیان خێزانی ئەحمەدی سۆفی کەریمی سەرراجن. خات و پاکیزە زۆر بەخێر بێ. گوڵاڵەی مامەعەزا کە کەم کەس هەیە ئەو خاتونە تێکۆشەرە دێرینە نەناسێ کە ساڵانێکی زۆر خزمەتی کردووە و یەخواتە من درێژبی و هەر بمێنی خات و گوڵاڵە زۆر بەخێر بێ. سەبیحە خان خێزانی عەلی عەسکەری کە بەڕێزیان خاتونێکی زۆر نەرمونیان خاتونێک کە ئەم ئێوارەیە دەمانگەڕێنێتەوە بۆ یاد و یادەوەری ساڵانێکی تەمەن هەمیشە تەمەن درێژ بن هەر بە جوانی بمێنن بەڵام یاد و یادەوەریەکانیان بۆ بینەرەکانمان دەخەنە ڕوو. زۆر بەخێر بن. خات و سەبیحە با هەر یەکسەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. یادی دروستبوون و دامەزراندنی سلێمانی لە هەمووان پیرۆز. ئێمە ئەمڕۆ ئەم ئێوارەیە باس لە ژن دەکەین ڕۆڵی ژنەکەین لە مێژووی شاری سلێمانی هەر لە دروستبوونی شاری سلێمانیەوە هەتا ئەمڕۆ کە ئێمە دانیشتوین لەسەر بابەتێکی وەها قسە دەکەین. پیرۆزبایی 241 ساڵە سلێمانی لە هەموو خەڵقی سلێمانی و لە هەموو کوردەکەم. سلێمانی شارێکە بە هەموو قەڵەم ئێشتان بینووسن پێناسەکەی هەر تەواو ناکەن. ئەوەندە شارێکی ڕۆشنبیر و شارێکی جوان و شارێکی کورتپەروەر و شارێکی دۆزناس و شارێکی خەباتکەر و هەرچی بۆی دانێ هەر وشەیەکی جوان قابلی سلێمانیە. سلێمانی جاران ژنان عادەت و تەقالید وابوو پیاوان لە دەرەوە کاسبیانە کرد. ژنان لە ماڵەوە خەریکی مناڵ و خەریکی عیشکردن و خەریکی ئیوا هەبوو کراوشێچنی ئیوایە کراوێچنی وایە چەفتەی هەڵەبەست ئیوا هەیە هەر یەکەی نەوە عیشێکیە کرد و بۆ ئەوی بۆ خۆی پێوە بخافرێنێ و هین بکە. ئیتر ژنانیش بەشدار بوون لەگەڵ مێردەکانیان لەگەڵ پیاوەکان شان بەشانی ئەوان عیشیانە کرد. بەعزە پیاوێک هەبوو ژنەکان شتیان لە ماڵەوە بۆ حازرە کرد و ئەیان برد لە دەرەوە ئەیان فرۆشت پیاوەکان. یارمەتی دەری یەک بوون هەموو خانومان ژنانی گەڕک بە ئێکەوە کۆمەرە مەسەلا لەوانە ماڵە حاجیەکان هەموو ئەم کۆمەڵە حاجیانە دۆست و ڕەفیقی یەک بوون هەموو لە کاسبیا بە ئێکەوە بوون زۆر دۆستایەتیان هەبوو زۆر یەکتریان خۆشەویست کۆبوونەوە بە ئێکەوە هەموو ژیانیان یەک بوو مناڵیان بە مناڵی خۆیان نەزانی خۆیان کۆبوونەوە لەگەڵ یەکە بۆ دەعوەت بۆ خواردن
عسران لەگەڵ یەکدانیشتن دوور بێ مردوویەشان لێ مرد هەمووی بەی خۆیانیان نەزانی یەکتریان بەجێ ناهێشت شای یەگە بوو هەر یەکتریان بەجێ ناهێشت کچ و کوڕی ئەو زەمانە هەموو وەکو خوشک براوا بوون هەموو دڵسۆزی یەک بوون بە کچان لە کوڕانی گەڕەکە ترسان یعنی ئەوەندە حیسابیان بۆ کردن وەکو برایکی خۆیان شەرم هەبووە وەکو برایکی خۆیان مەسەلا قسابەکان هەروەتر هەموو ئەو ماڵە هێنانە ژنان هەبوو لەگەڵ ڕێک ژنی شاژن هەبوو ژنی شاژن هەبوو ئێچی من لەوانە نەنچێکی من هەبوو دایکی دوو هەمم بوو بەس سەر ڕەحمەتی لێبێ هەر فەرقینە دایکی نەنچی خۆمان ئەوەندە ژنێکی خانومانوین بۆ حەمدی خانی نابوو کە مناری گەڕەک بێ ئاریانە کرد هەدایانگو وەڵڵاهی دەتان بین بۆ لای دایە حەمدی دەمتان بکوتێتەوە دەتان بکوتێتەوە دەمیان جاران دەمیانە کوتانەوە تۆزێ دەستی خۆڵاویە کرد و خۆڵ و خوێی تێگەڵە کرد و خۆڵاویە کرد بە دەمیە کێشا و وابزانم خات و سەبیحە بسملاشیان لەگەڵا کرد زا بە پانی بەرزەکە دووسێکی پێ کێشا دەیانگو ئەوە تەواو ئیتر تۆ گەورەترین عقوبە بووە ئیتر تۆ عاقڵ بوو ئیتر نابێ بێعاری بکەیت تر نابێت جنێ و پلێ باش ئەگەڕێمەوە وڵات خاتوجان گوڵاڵی مامە عەزا سلێمانی بۆ تۆ چیەگەێنێت چونکە کە باسی سلێمانی دەکەیت و کە دەڵی گوڵاڵی مامە عەزا کەس نییە لە سلێمانی نەزانێ خات و گوڵاڵە کێیە بۆ تۆ بۆ ئەو خزمەت و خەباتەی کە ساڵانێکی زۆر لە سلێمانی کردو تا سلێمانی چیەگەێنێ بۆ تۆ من لێرەوە جوانترین پیرۆزبایی لە هەموو شاری سلێمانی شاری شاران شاری مێژوو پایتەختی ڕۆشنبیران لێرەوە چەپکە گوڵ و جوانترین گوڵی بۆ ناری شاری سلێمانیان پێشکەشەکەم من لێرەوە ئەڵێم ژنانی سلێمانی شاژن بوون خاوەنی خەبات بوون خاوەنی تێکۆشان بوون ئەو دایکانەیان ئەو خوشکانە ئەو هاوسەرانە هانی کوڕەکان و پیاوەکان و هەمویانەدا کە بچنە شاخ و بۆ ئازادی کورد و کوردستان ببنە پێشمەرگە زیاتر ژن لە تەنزیم و لە ناو شارا کاریانە کرد ژنی سلێمانی بۆ هەموو شتێک پێشەنگ بوون لە ڕۆشنبیریە لە خوێندنا بۆ نمونە حەبسەخانی نەقیب مەحلومی دانا کچانی سلێمانی فێری خوێنەواری کرد ئەو کات زۆر قورس بوو کە تۆ ئافرەت بنێریتە بەردەمی خوێندن بەڵام شاری سلێمانی ژن و پیا و کوڕ و کچ وەکو یەک فەرق و جیاوازی نەبوو ئەمە ئەوەیە وەکو یەک هەڵوێستێکیانە بوو وەکو یەک خەباتیانە کرد وەکو یەک فێرکاری یەکتری بوون بۆ ئیشوکارەکان لە گەڕێکێکا ژنێک بڵین مامان بوو خەیات بوو نانکەر بوو لە گەڕێکێکا تەنورە هەبوو ئەو سەردەما نانیان ئەکرد کولێریانە کرد ئەیانگو لە سەردەم بەڵام لەوێ شعریانە خوێنەوە گۆرانیانەوە تشتی باشیان بازەکرد باسی قوماش و باسی ڕۆژانی ڕابردویانە کرد باسی ڕۆژانی داهاتویانە کرد ئەی باشە بۆڵێن ژنی ئەو کات هەمووی ژنی ماڵەوە بووە و کەس ئیشی نەکردووە و ئەمانی کە ئێوە باسیەکەن خۆگەر لە ماڵی شەو بێ ژنان بەردەوام و لە ئیشکردن نەچوونەتە دەرەوە بەداخەوە ژنی جاران جەریعتر بوون ژنی جاران ئیشکەرتر بوون ژنی جاران زۆر دەستڕەنگیون بوون دوای ئەوە ژن کە لە ماڵەوە بۆ بڵێن نەخوێنەوار بۆ بەڵام مناڵی زۆر جوانیان پەروەردە کردووە کچ و کوریان کرد بە دکتۆر و بە مهندیسە و بە مهندیس و بە مامۆستا و یعنی باوەڕ بکە لەو سەردەما وابزانم شار بەرەو ئەوە ئەڕۆی کە نەخوێندەواری تیانەمێنێ بۆ یەکەم جار بوو کە مەحلومیان لێرە کردەوە هەموو ژنە بەتەمەنەکان ئەچوون ئەیان خوێن و خۆیان فێری خوێندن نەکرد لەو مەحلومیانەوە زۆر ژنەیە کە ئێستا یادیان بەخێر لێرەوە چیان ماجەکەم کە مەکتەبیان تەواوکڕەکە بوونەتە مامۆستا بوونەتە فەرمانبەر ژنی جاران بەڕاستی بۆ هەموو مەسەلەکانی دنیا شتی زۆر باشیانە کرد کە ئێستاڵن ئاڵتۆنە و حەلەیانگ و خشڵە و حەلا سەردەمی جلی جوان بوو سەردەمی قوبول و قوبولکاری بوو سەردەمی ئەو بوو خەڵق لە بەیانیەوە چوو بۆ ماڵانیان بۆ ئێواران ئەچوو ئەم تەلەفۆن و ئەم بابەتی میدیا شتانە نەبوو بەڵێ مناڵی جاران زۆر خۆشەویستتر بوو لەگەڵ مناڵی ئێستا چونکە مناڵی جارانەوە هەموو ئەزانن
خۆمان بە خێومانەکردن بە شیری خۆمان و نەمانە بردنە دایەنگا و ڕۆزە و شت هەر خۆمان پەروەردەمانەکردن و مناڵی جوانیشمان پەروەردە ئەگەڕێمە وڵات دواتر خات و پاکیزە خات و پاکیزە خێزە بۆکی سەراجەکانی خات و پاکیزە ئەم سەراجانە و لە کێوە دۆزیەوە یعنی خزم بوون مبارەکی ئەی تۆ وتە چی خۆشە حەزەکە من ئەو شوەی کە عمرم 14 ساڵ بوو بەڵێ ئەوانە شوێنی کوڕ من خەوم لێ ناکە لە خۆشە کەشم بوو بڕێ بۆ لە خۆشی شو شونا نەتەزانی چییە بۆچی نەمەزانە شوم بەڵاوە بەمەکۆنە ئێمە دایکم نەخۆنەوە بوو بەڵێ زۆر ڕێک و پێک بوو لە جلکردا لە پەروەردەی ئێمە لە بەخێوکردنمانە هاتوچۆی کێ ئەکرد دایکم لەگەڵ کیم واناریەکەت ماڵی قەستان تۆفی قەزاز ئەمانە چەند ماڵی تر ئەوان جلی پیاوێک دراوسێمان بوو مەسیحی بوو لە جینۆسایدەکانی تورکیا بوو ئەلمەنی بوون لە خەیاتێکی جوانیان نەزانی ئەو دایک ناوێتانی لێوی بە خەیاتی هاوپەیی بوو ئەوانش بوو ئەگەر هەرپۆی گوێژیانە چون ئەمانە زعیفەن ئێمە زۆرمان ئەمانە کەشومان کرد ئەمان لێ ناکەن دیار بە کاسەکە و کردوەکە دیگە لە خۆشی جلەکە وتە باش بەڵێ بەڵێ بەزارکی کەشم کردوە خوش پێژنی گوێزراوە وا ئاگەر من لەگەڵ دیشەکەماندا نیشتی شەو خەسوونە دەکەم دەچین لە خوارەوە موچا بۆ ناچی خەسوونەکەی خەسەر باڵکن هەوڕەوە بەفرێ ئەی بۆ ناچی تگفتی نووسنم حقی ناکە بەخۆ هەڵمەسۆکن لە دیشەکەمەوە جارێ ئاوا کچی ئەو سەردەما بەشودراوە بەڵام هەمووانیش خێزانێکی باش کۆمەڵێک مناڵی باش پەروەردەیەکی جوان ئەرێ بەخوا من بەزانی ئیسەبیلی چیەکەم هەموو شەیەکە لە زستانیت بیری دڵۆپەی خانوەکەی خوارەوەکە کە یا بەلەگەنەکە ئەو کیپی سەفۆنیا لە سیکا ڕۆژەکە من بۆ بچیمە خانوە باش ئەگەڕێم وڵات تا ئەو کێشەیەکەیە تا بۆ چاکەن خات و سەبیحە باسی پەروەردەکردنی مناڵی کرد گوڵاڵە خان ئەوانی کە وەک ئێوە تەمەنێکیان یەخوا تەمەند درێژ بن بەڵام تەمەنێکیان بەڕێ کردووە گلەی لە گەنجی ئەم سەردەماکە نەڵێن دوو مناڵیشیان بۆ بەخێو ناکرێ خات گوڵاڵەوە پێکەنە خات دیار بەڵام ژنی ئەو سەردەمە سەرباری هەبوو ئەو نەهامەتی و ئەو قورسیانەی ژیان کە هەبووە ینی خانوەکان زۆر جار دڵۆپەی کردووە بەڵام ژمارێکی زۆر مناڵیان هەبووە و هەمووشی جوان پەروەردە کراوە و هەمووشی خۆ کاتە نەخوێندنی تایبەت هەبووە و نە ئەوە هەبوو هەمووشی خراونەتە بەر خوێندن و بەڵام ئەو گلەیانە چێ کە ئێوە ئێستا لە گەنجی ئەم سەردەمەتان هەیە ئەو زمانەی بەعزەمارێک سێ چوار ماڵ لێک خانووا بوون لێک خانووا بوون هەمووی بە یەکسانی ئەژیان زۆر یەکتریان خۆشەویست ڕێزیان لە ئێکە گرت ئەوسا خەڵک جۆی لە گەورە ڕاگرت گەورە ئامۆژگاری مناڵیە کرد و دراوسێکەشیە کرد ئێستا تۆ کەم کەس هەیە بتوانێت پەروەردەی مناڵەکەی خۆی بکە دەسەڵاتی بەسەر مناڵەکەی خۆیان هەبێ برێت و ئەم ڕێبازت ڕێبازێکی ڕاستە ئەمەیانت غەڵەتە نابێ بیکەی ها ئێستا ڕێن فەرقی ژن و پیاو چییە ژن چیە و پیاو چیە ئێماش وەک پیاوین بەڵێ ژنە و پیاویش پیاوە قەیناکە ئەو ژنە شەخسیەتی هەیە ئەو ژنە کەرامەتی هەیە ئەو ژنە خۆی باش شت دەزانێ بەڵام فەرقی ژن و پیاو هەر هەیە من هەتا ئێوارێ برێم من ژنێکی وام هەر ژنم کۆمەڵگاکە ڕێگەت پێنایەکە هەر ژنم هەر خۆشم تەریقە بمەوە گەر خۆم بە ژن نەزانم تەریقە بمەوە من ژنم پیاوە ئەجا مستەوات بەرزە لەگەڵ پیاوەکەیە مستەوات بەرزە عەقڵت فکرت هەرس و کەوتت ئەوە جیاوازە بەس تۆ نابێک بڵێ من چیم و پیاو چییە دەوەرە پیاوێک شەوێ با سەعات دوو سێ پیاوێک دەڕواتە دەرێ و دەڕواتەوە بۆ ماڵێ و بەسە یارە دراوسەکان چی پێڵێن هیچی پێ ناڵێن بەس ژنەکە ئەگەر بەرماڵەکەی لەسەر ئاو بگەڕێ بە تاقی تەنیا لە سیارەیەک بڕواتەوە
یان ڕەفیقێکی یان خزمێکی یان کەسێکی هەتا براکەشی بیباتەوە خەڵک بووی حیساب ناکە بڵێەوە برای بوو بە نەوعیشکە بوو حیسابەکەن لەبەر ئەوە فەرقی ژن و پیا و هەر هەیە کەواتە ئەم هەنێک عرفی جوان هەیە یعنی ئێمە هەر لە مێژووی سلێمانی و کام عرفە جوانانە هەبووە ئەبێ بۆ خۆی بمێنێتەوە هەر ئەم عرفانە بشێوێنرێت یعنی باس لەوە دەکرێت جاران لە گەورەیەک دانیشت بێت تەنانەت ڕووی ئەوە نە بۆ قاچیش ڕابکێش یعنی ئەوەنە ڕێز و احترام و خۆشەویستی لە ناو گەورە و بچووکدا هەبووە ئەمانە بینی ئێستا ڕەنگە بەو شێوەیە نەبێ چەند گرنگام عرف و عادەتانە پارێزگاری لێ بکرێ و خۆی بیهێڵرێتەوە ئەبێ ئێمە هەمومان تێبگەین بچینە و ئەو ئەقلێتەی ئەو ئەقلێتەی ئەبێ ڕێز لە گەورە و لە کللتور و لە عادەت و لە دینەکەی خۆمان بگرین ئەبێ بەوە جوانە بین بەوە جوان نابین دول لە ڕووجەماعەت بڵێ من ئەوە چیم بەدە چیم بۆ بکرێ و چیەکەم دەیکەم و گوێ نادە من نەبرانە باوک نەکەس نە کللتورەکەی خۆم نە عادەتەکەم نە شارەکەم نە خەڵکەکەم ئەمە شتێکی باش نییە ئەبێ ئێمە کارێ بکەین ڕێزکەی دین و ژیانی خۆمانی جارانی حرمەت و احترام و ڕێز بگرینەوە بەر بەمە گەورە بین بەمە خۆشەویستە بین بەمە کولتورە جوانەکەی کورد دەرەخەین زۆر باشە خات و پاکیزە گوڵاڵەخان ئەگەڕێمەوە لات خات و پاکیزە کێشەیەک لە دەنگەکەی هەبوو باست لەوە کرد کە بیرتان لەوە کردووە گەر بچنە لای مێرد لەوانەیە لە مەسائلی جلوبەرگ و ئەوانە شتەکان بگۆڕێ ئەم باتۆزە باسی کراسی کوردی و جلی کوردی بکەین ئەم مێژوی ئەم جلە کوردیانە یعنی بەداخەوە هەندێک جار ئێستا دیبینین تۆزێ گۆڕانکاری بەسەر هاتووە بەڵێ لە کەناڵێکی تریش باسم کرد بەڵێ بەڵام ئێوە جاران بۆ نمونە تۆزێک باسی جلوبەرگ و جلی کوردی ئەوانە ئەم کەوایە کە ئیستە تۆ لە بەرتایە جاران ئەو فەتحەیە ئەوە زۆر نەبوو بەڵێ ئەو فەتحەیە ئەوە زۆر نەبوو کریاسەکە تیرۆژووی هەبوو پان و پۆڕ بوو ئیستا ئەیبینم خۆم لە تەلەڤیزۆن ناچمە ناو کەمەڵۆ بۆ مناکرێ پشتێنێکیان بەستووە ئەڵێ دیزداشەیەکی تەسکە لە بەریا ئەوە کولتور نییە من لە کەناڵێک بەحسم کردی آخرەوە خەیاتە کەوتم خەیات نییە من خۆم پێت ئەچم پێڵەموان بۆ بدرو بە ئەو پێم بڵێڕێ منوانای دروم وتم ئەوە جلی کوردی هەمویان یان قۆڵی یازێک هەمووی ناڵێ من بەڵام قەت قسە ناکەم بۆ شتێ لێرا قۆڵی کەواکەیان کەی کورد هەجیجەکان من مناڵ بووم کاتون تەشی و شان و شتیان فرەشتۆ شتی وایان لە بەرا بووە بەس کوردی ئەسڵ ئەوەی لە بەرا باشە هەر بەو جلانەشەوە ئیشکاری ڕۆژانەیان کردووە ژن ئەرە وەڵڵا هەر بەوەوە ئاوا ئەم کۆڕۆنایان وا لێ کردووە بەستویانە کەواکەیان تێخست و قۆڵیان کردو بە ملیانە کام ئیش قرس بۆ کردوانە هیچ ئامێریە نەبووە وەکو ئیستا کە ئەوە بێ یارمەتی ئافرەتەکە بەمە کارە بابێ ئەو وایەوە غەسالەوە چێ هەمووی دانیشتون بەدەست ژیان شتووە پەیوەندی کۆمەڵایەتیان زۆر بووە لانەخان زۆر هاوکاری یەکیان کردووە یەکێنانی کردبێ لە گەڕەکە لەگەڵ دووکەڕەکەیان دیوە لەسەر تەنگەکە بێ ئەوی پێی بڵێ پنەکەی خۆی هەڵگرتە و چووە خۆ بە پارە نەی کردووە ئێستاوانە ماوە خات چی ئەگەر پێی بڵێ یارمەتێکم بڵێ ئەمری نەمێنێ خۆکارەکەری ئەو نیم بچم وەڵڵاهی من قاچم ئاوانە بێ لەو گەڕەکەی ئێمە دوو لە ڕووگەران چەند تەعزیە بووە ماڵی حاجی عەلی قەرەچەتانی و ماڵێکی تر داوسەمان بوو قەرزارتان بردوومە بەڕێوە تەعزیەکە بۆیان دوای ئەوە یەکێک پێشمەرگە بوو لە دەرەوە کوژرا بوو لە ئانی حکوومەتە هێنانەوە وتیان ئەمە مەبەستم لە دراوسەتی و ژنی سلەیمانیە کەس ناچوو بەلایەنە ئینجا لا دێژ ئەمەڵە لەگەڵی هاتوون سەریان نابوو لە قوڕ خێرا تەلەفۆنێکم بۆ مێردەکەم کرد وتم ئەحمە وەرەوە ماڵی حاجێ و ڕەحمان کوڕمێکی کوڕەکەیان بۆ هێناونەتەوە لە ئەمنیشە وا بزانم نایانەنەوە کەسیان ناناسی بچی واستەیەکیان بۆ بکەیت وڵا کە چوو پێویستی وڵایەکێکمان دۆزێت ئێستا بۆمانەهێنەوە وەڵڵاهی من هەڵساوم چووم ئەوسا ئێمە گوڕاڕخان بۆم جێڕاتەوە ئەزانێ هەموو ساڵێ ئەمەم دوو ساڵە نەبێت چین بۆ ئاکرێ بۆ برنج ئەچین بۆ تەوێڵە بۆ گوێز ئەچین بۆ شوێنەکەی تر لای باخەکۆن بۆ ڕبەهەنار ئێمە ئەم شتانە هیچ ساڵێک لەوێ کۆکەینەوە ئەیهێنین لە هەڵشۆ بۆ پەنیری مێرکە و بۆ سەرتۆژ و بۆچی هیچ ساڵێک
ئێمە لەوانە کردوان چوومەتە سەرەوە برنجم هێناوەتە خوارەوە موبەقەکەمان بچووکە لەبەر هینەکە سێپایەکی غازم داناوەتە ئەوسا ئەو سنگانە نەبوو چەچەفی هینەکەم گڕێکیی تێبەر بوو کوژانەوە چێشتم لێ ناوە بۆ ئەو هەموو خەڵکەی لادێک هاتوون تەو پیاوانە بۆ ژن و پیاو بەڵێ خێرا تومە ئەحمە بچۆبایان کە قەناعەتتان بێک هەفتە من دۆشەک و سەرینی قوڕاوی مشتۆکە خۆیان نابوو لە قوڕ لەسەر جێگەکە دانیشتان بووە نانم ماونەتێ دوو پیاوم بان کردەوە تۆمۆرن ئەم منجەڵانە هەڵگرن بۆ ئەو بەرەوە من ناتوانم دراوسێکمانم بان کردەوە تومەرە و کتری و قۆریە بەرە چاکەی شیتایە بەڵێ خۆمە چم حاجەتەکانی ئەوان دەرێنم هەمۆجاتە حاجەتە ناڕوا بۆ ئەوێ زۆریش دوور نەبین وەکو ئێرە لای قاڵدرمەکان وەڵڵاهی ئەو ژنە بە منی و تۆ توێتی خوا مرام با من بە خۆشی و خزمەتی بکەن ئەو ساخەڵ گوا بە خۆ بەبێ مەرایی بۆ بەبێ بەرانبەر ژن زۆر دەوری جوانی هەبوو دەستخۆش خات و گوڵاڵە ئێمە هەمیشە دەڵێن کورد لەوەتەی هەیە بۆ ئازادی بۆ سربەخۆیی خوێنی ڕشتووە خەباتی کردووە گەنجانی ئێمە ساڵانێک لە شاخ بوون پێشمەرگەی دێرینمان هەیە زیندانی سیاسیمان هەیە شەهیدمان هەیە یعنی ئەمانە هەمووی بۆ سربەخۆی کوردستان بۆ ئەو سربەخۆیی کە ئێمە ئێستا تایداین بەڵام لە هەموو ئەمانەیە ئێمە نابێ ڕۆڵی ژن ینی پشتگوێ بخەین چونکە ژن ئەگەر خۆشی لە شاخ نەبوو بێت هاوکاری برا پێشمەرگەکانی کردووە هاوکاری هاوسەرەکەی کردووە بریندارەکانی بردۆتە ماڵی خۆی یعنی خزمەتی کردوون ئەمانە بۆ ئەو کاتە باسێکی ئەوەم بۆ بکە ژن چ دەورێکی هەبوو ژن دەوری زۆر سەرەکی هەبووە ئەڵێ ئەگەر دایک کوردستانی لە ڕۆڵەکەی پیرۆستر نەبووایە ڕۆڵەکەی ناکردە قوربانی خاکۆڵات ئەگەر سەیری گردی شەیدان بکەین هەزارەها شەیدمان هەیە و خوێنمان ڕشتووە هەزارەها کوڕی جوانمان ملی کراوە بە پەتی قەنارا و کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووەی وتووە ئەگەر دایک و باوک و یعنی ئەوەیان هاوسەرەکان بۆ نمونەوە خات و سەبیحە هاوسەری شەیدێکی زۆر زۆر قارەمانە شاخ و دەشت و دۆڵ نەماوانەی بینین بەڵام ئەو کاتە کە ڕۆڵەکان ئەعدامەکران کە ئەیان ناردنەوە لە ڕۆژی نەورۆز و بۆنەکانە لە یادی شاری سلێمانیان لە ڕۆژی جەژنەکانە پارەی فیشەکەکانیشیان لێوەرەگرتینەوە بەڵام هەر ئەو کاتە خۆشتر بوو هەتاکو ئێستا لەبەرەوە کەسایەتێکی جوان و هەموو خاوەنی خەبات بوون هەموو یەک هەوڵیان ئەیە بۆ ئەوەی کە کوردستان ڕزگار بێت و ئەم ئازادیە بەدەست بێنین ئەگەر خوێنی شەیدان و هەوڵی پێشمەرگە و شاخ و گوندەکان و شارمان بە یەکەوە گرێ نەدایە نابووینە خاوەنی پەرلەمان و خاوەنی ئەم ئازادی کە هەمانە بەڵام بەداخەوە کە وەختێ کە خەبات و تێکۆشان ئەکرا بۆ ئەوە کرا کە بە ئازادی بژین بەڵام نەک ئەوەی کە ئێستا بەڕاستی کە خەڵق موچەی نییە خەڵق ناتوانێت ژیانێکی خۆش و گوزەرانێکی باش بەسەربەرێ لەو سەردەما کە پێشمەرگە 9 دینار معاشی بوویان 3 دینار کە ژنەکان لە شاخ بوون ژیانێکی خۆشتر هەبوو ئەو ڕۆڵانەی کە لە زیندان و لە بەندیرخانەکان نابوون ڕۆژێ لە ڕۆژان هاواریان ناکرد بۆ ئەوەی کە ببنە خاوەنی دەسەڵات و ببنە خاوەنێتی داهاتێکی زۆر هاواریانە کرد کە کوردستان ڕزگار بێ بە خوێنی ڕۆڵەکانمان بە پەنجەی خوێناوی دایکان و کوڕە شەیدەکانمان کە ئازادی ببێتە قەرار جا یەک شتی تریشمە بوو بەڕاستی ژنی کورد هەمووی خاوەنی خەباتە ژنی کورد زۆر نەکبەتی بینیوە دەربەدەری بینیوە سجنی بینیوە لە سجنا مناڵی بووە لە شاخە مناڵی بۆ بەبرد ناوکی مناڵەکەیان بڕیوە جاری وا بە ژنەکە ژان گرتوەتی لە ڕووی نەهات و هاوار بکە کە پڕ بۆ لە پێشمەرگە کە مناڵەکەی بووە بەڵام هەر ئازاد بووە هەر پێی خۆش بووە هەر هەوڵی زیاتریانیەوە پێشمەرگەکان و کەسایەتی خۆشەویستەکان کە ئازادی بەدەست بێنن یەک سوالی ترم هەبوو ئەفۆگەر بم بەخشی لەسەر قسەکانی خاتون ئەڵێ باسی جلی کوردی کرا جلی کوردی جاران کەواکان ناوار بوو پەراوێزیە بوو کەواکە مۆر بوو پەراوێزەکەی ڕەنگێکی شێلم بە ترشی سوور ئەوە بوو سوخمە هەبوو سوخمە هینی پێوە بوو کراجی پێوە بوو سوخمەی قۆڵار هەبوو سەڵتە هەبوو چەفتە هەبوو چەفتەکان شتی ئەستور بوو کولی کەسێک چەفتە وینێ بوو کە ئیشیەکە و ماڵە گەورەی اینجا کراسەکان تیرۆژووی هەبوو
و گرۆڵەی هەبوو لە بندەستەکەیە شتێکی زاویە بووکو ئەوە چوارگۆشە پیانەوە کرد و تیرۆژوشیان بۆ کرد جلی جاران دەگمەن بوو بەڕاستی جلی زۆر زۆر جوانە بوو سەروبەستی جاران لەگەڵ سەروبەستی ئێستا زۆری فەرقە سەروبەستی جارانەوە لەوانەیە بخاتونانە بزانن زۆر ناسک و جوان بوو سەرنجی هەموو کەسێکی ڕاکێشە بەڵام ئێستا شتەکان گۆڕانکاری تیاکراوە کەوای بێ قۆڵ و کراسی بێت تویرۆژ و هەموو شتە بۆ نمونە جاری وایە ڕەفیقی کراسەکە لەبەر ناکردن جێکراسێکی درێژەکەن ئەمانە هەمووی کولتوری کوردەواریان تێکگاوە بەڕاستی ئێمە ئەمانەوێ سلێمانی بە هەوڵ و تێکۆشانی هەموو لایەک و ئەمڕۆ کە یادی شاری سلێمانی هەوڵ بین خۆشەویستی لە گەڕەکە کۆنەکانە کە هەموو کەسێک گەزانێ ئەو گەڕەکانە چۆن چۆنی ژیانیان بەسەر بردووە و لە هەموو ماڵێکا کارێزە بۆ لە هەموو ماڵێکە هەمووینا لە گەڕەکەکانە ئەو ماڵێکە تۆزێ دەستڕۆشتی بوون تەنوریان هەبووە و کە گەڕەکەمی سەری تێک زۆر باشە هەر لەسەر ئەوە خات و گوڵاڵە با بچمە لای خات و سەبیحە خات و سەبیحە تۆزێ باسی خواردنی ئەو کاتمان بۆ بکە یعنی ئێستا هەنێ خواردن هەیە گەر بە تایبەت بیخۆین بۆ بە خواردنە کوردەواریەکان کە بە تایبەت بیخۆی ئیتر ئەویتر بۆ بەم شتە تەقلیدیانی کە ڕۆژانە ئێمە خۆین و ئەگەر ڕۆژێک کفتەوە هەبێ یان چرخێنەوە هەبێ یان خواردنێکی کوردەواری و هەبێ ئیتر ئەو ڕۆژە ڕۆژێکی تایبەتە بەڵام ئەو کات ئێوە بەردەوام و خواردانەتان لێناوە پێشکەشتان کردووە باسێکی خواردنی ئەو کاتم بۆ بکە خواردنی ئەوسا هەموو کەس هەموو خواردنێکی نەبوو بەڵێ خەڵک تەبەقەی فەقیر هەبوو تەبەقەی مام ناوەند هەبوو تەبەقەی دەوڵەمەندیش هەبوو ئەوی ساحب قۆناغ و دیوەخان بوو میوانە هات خەڵکە هات قەرەباڵغە بوو دائیمە ئیتر حیوان سرە بڕا قەل سرە بڕا بە تەشت شەڵتوکە برابۆ ناودەیەکە بە خەڵکیان دەکوتا خێرا ئەم تەشتە چەڵتوکە بکوتە و بیکە بە برنج و خێرا میوان هاتۆ بۆ میوانەکە لێندرێ و یان برنجەکە سپیکرا بوو بە ئاش بە دیبەگە کوترا و خێرا ئەمە نان و چێرچێکی زۆرە کرا و ئیتر کفتە لێندرا و شفتە کرا و قووری ساوەر لێندرا و ساوەر بە گۆژ لێندرا و گەنم لێندرا و ئەو کات ئێستش هەر هەیە بەس کەمتر دانولا کرا ئەو دانولێش ئەبزان بۆ زستان خات و سەبیحە دانولێتان ئیتر مناڵ بۆ بە قاپێکەوە بەڵێ دانولە نۆک و گەنم تێکەڵیانە کرد پۆرکە شتێکیشکە بوو پیانەگە و پۆرکە بەڵێ تێکەڵیانە کرد و لیانە ناوی تر مناڵان بە تایبەتی مناری لادێ یا مناری سلێمانی ئەو ساوی وەک سلێمانی وەک لادێ وا بخۆ لەم هەموو شوێنێک دەچوێ ئەو دەشتە بۆ خۆت و هینیان لێنە ئەو نۆکوشتە و مناڵان بۆ خۆیان بە یەکەوە دایان کوڕان و دایان خوارد و سەیرانێکی خۆشیانە کرد و زانن ئیتر ترخێنە هەبوو ئیتر هەرچیش بکرایە تەواوی دراوسەکان کاسە دراوسی هەبوو بە عەرز بکەم فەقێ هەبوو فەقێ باشە فەقێ سەترێکی هەبوو سەتڵ ئەهاتن لایەنگ و ڕاتبی فەقێ ڕەحمەتتان لێ بێ ڕاتبی فەقێ ڕەحمەتتان لێ بێ ئیتر تۆ ساوەرت هەبوو بۆ تێکردن هەمویان لەو چەتڕا کرد یەکێش کە شۆربای هەبوو یەکێش کە برنجی هەبوو یەکێش کە شتێکی کە هەبوو هەمویانە کردە ئەم سەترەوە نانیشانە دانێ ئەیان بر لە حجرەکە بە ئێکەوە دایان خوارد ئەم چێشتە تێکەڵا ئەمە فەقێ ئەو چێشتی مجەوەرە لەوە هاتووە کە زۆر تێکەڵەکەڵێڵی چێشتی مجەوەرە ئەی فەقیر بووە تەماشات دەکرد بێوە ژنێک هەیە کوێرێک هەیە نەخۆشێک هەیە ئیتر تۆ وەزعد باش بوو نان و چێژ لێندرا ئەیان گوت خێرا بەشی فلان و فلان بەرن بە من بەحسی خۆمان نەکەم یعنی هەر بە ئامەیڵێم بەحسی خۆمان ناکەم بەشی فلان ماڕوفسات بردووتانە بۆ ئەوان ئیتر ئەوسا کە سوکاری پێشمەرگە هەبووە مەسەلەن هاوسەری باوکی برای لە شاخمەرگایەتی پێویستی بۆ مەسەلەن خواردنیان بۆ بەرن یعنی ئەم هاوکاریە هەبووە ئەو وەختی پێشمەرگایەتی نەبوو دوایی کە پێشمەرگە دروست بوو باشە کە پێشمەرگە دروست بوو خەڵک هەل لە هینەوە دەستیان بە حکوومەتی عێراق دەستی بەهین کرد ئیسلاحی زراعی لەمەوە چوە خاو ئاغا هەرسان بۆ ئەوی دێیەکانیان و عەرزەکانیان تەوزیع نەکرێ حکوومەت نەیبا ئیتر هەرسان
ئەوسا حزب هەبوو بەڵێ بەڵێ حیزبیش خۆی تێفڕێدا خۆی تێفڕێدا و ئیتر شتەکە بوو بە شۆڕش بوو بە شتی حیزبی بەڵێ لە دەست شوخا و ئاخا دەرچوو بەڵێ بەڵێ ئیتر ئەم عالەمە بە ڕوحێکەوە بەخوا فیشەکیان نەبوو فیشەکدانەکەیان بەتار بوو بۆ خۆم دیتومە کە پارچەلۆکەیان خستۆتە ناو فیشەکدانەکەەوە پارچە داریان خستۆتە فیشەکدانەکە بۆیە فیشەکدانەکە پڕ بێتەوە هەموو سێ فیشەکیان پێ نەبوو ئەوسا فیشە تفەنجیش نەبوو یایلی و قەسەلی و شتێکیان پێبوو برنە و کەم بوو برنە و کەم یایلی و قەسەلی و خات و سەبیحە باش لە چاکەکان شارەزای لە بەرەوەی بەڵێ ئیتر ئەمانە هەبوو کەم برنەوە هەبوو باش دەست خۆش خات و پاکیزە کۆمەڵێک شتی زۆر باشی باس کرد بمان گێڕنەوە بۆ ئەو سەردەما بیری کاسە دراوسێی ناکەی یان با بەشەیەکی تر بڵێن ئێستش تۆ خۆت لەگەڵ دراوسەکان تا کاسە دراوسێکەکەی ئەیکەن کەمتر بەڵێ ئێستا ئەگەر ئەوسا بە پێچی حەو کۆڵانە ئەوەنە پەڵپینیان ئەوە یاپراخ خۆی خواردنی کردبوو بەڵام ئەوە کەسایەتی و خۆشەویستی و کۆمەڵایەتی پێچی حەو کۆڵانە ئەم تۆزە پەڵپینێتانە تۆزەیە بە مناڕێکە ئەلار زۆر مەمنون بوو ئەیشی خوارد ئیستا کەم خواردن خۆشە ئەگەر بۆی بەری من خۆم گوێم لێ بووە بە گوێی خۆم ئەڵێ ئەوی ئەمری نەمێنێەوە زانێ فەقی نابیکەرە و تەنقەی خۆڕەوە من ئەوانە منیانجا من زۆر کۆم خۆم قەناعەتێ هەبێ لە وەختی ئەو سەداما کە هیچ کەسێ نەتوانێت بکە من ڕۆژدا ئەنیشتم تورەکەی خاممە درو بۆچی تورەکەی ئەوە دوو هێڕک هەویر بە ئاردی بۆمبە ئەم کرد بە کولیچە شایەتێکم لەوانە ئاراسەرسپی مەڕبەندە بچن لی پرسن ئەو تورەکانەوە بۆچی بوو ئەم تورەکانە بۆم پڕەکردن لە کولی چاگربی کەمەهی نایلۆنەوە لە ڕێگەلیان دڕێن بۆ عملیات شەویان بۆ عملیات شەو ئاهاتن بۆ عملیات ئێمە خۆمان نیشانەیەکمان هەبوو کە ئەگینامە لە ژورۆ چوزانین دەرگا داخراوە بەهاتن تورەکە من حازر کردبوو یعنی شتێک نەبوو کە خەڵکیش پێ بزانێ خراپێ کەس نێزانی ئەمانی ئەموو لە ڕێ بیخۆن ئەم مستەفا چاڕۆژە هەر بە قزمەتی ژەگاتە خۆمان شەو ئاهاتن لەبەر سەر قەبران ئەکەوتنە شیوەوە کە ئەکەوتنە شۆجلەکانیان پیس دەبوو کە هاتن من و دشەکەم جلمانەیانە خەسووم ئێمە بۆمانە شتەکانتان بۆ وەڵڵاهی شەوێکیان بە عەلادین بۆمان وشکردنەوە نوێی بان سووتان جلی ژێرەوەیان یعنی ئەلادینە جلی نیوەی کوردی سووتانەوە جارم ڕۆژانە هاتبوو هەروە بۆ ئەحاڵێکمان وتێم جارە بێمەوە بەخوا خێزانەکە ژەهێنم هەر هاتوو چۆمان هەبووە مێردەکەم وتیڵا بم بەرەوە تۆزێ ئەو خەڵکی بیر نەماوە شتی بیرەچێتەوە وتی بەخوا پاکیزم بەجێ هێشتەوە دوو سێشەوە لە ماڵی خۆیان زۆری بیرەکەم زۆرم خۆشە وتی کاگە حمار تۆ خۆش ناوێ ئەم قەت لە بەرچەومانەوە گوم نابێ کە شەو ئاهاتینەوە بۆ عملیات ئەمانەت چیان بۆ ئێمە کرد ئەم کیسە کولیچانە مەیانەیەکیان خەڵکی دوکانە و کوڕەناوکەین بیرچێتەوە یەکەی تریان ئاراسەر سپێ ڕۆژە لە دەرەوە کاغەزێکی ئەمەی بۆ من بوو بەدایکی دکتۆریەکە لەوێ بۆ ئەو شەرخزممانە بە ئەسپار بە ئیشارەتی وەڵڵاهی برد بە حەمامەکەەوە خوێنمەوە بردمە حەمامەکە یعنی ئەوەنە ڕۆژەکەی ڕەش و ناخۆش ژن لەو ڕۆژە ڕەشانێشە دەوری خۆیان هەردیوە چونکە کورد کلتورێکی زۆر ناوازەی هەیە ڕاستە زۆر ناوازەیە خاتو گوڵاڵە ئەو سەردەمانەش یادی دامەزراندنی سلێمانیە کرایەوە یا ئەمە ساڵانێکە ئێمە زیاتر گرنگی بەم بابەتاین ئەو سا چۆن بوو ئەوسا مەجموعەیەکی بەڕێزی و نەرمەندە بوون لە ساڵەکانە خۆیان مناسبەیەکیان دروستە کرد گۆرانی وەکو کاکە حەمە ساڵح دیلان و چەندەها و نەرمەندی تر گۆرانیان بۆ شاری سلێمانی و سلێمانی قەت لە بەرچاوی کەس ناکەوێن لە ساڵی دوای 93 لێرەوە ڕێزی تایبەتیمێ بۆ خاتوهێرۆ بەڕاستی شاژن بوو زۆر خزمەتی شارەکەمانیە کرد بانی کردین کۆبوونەوەی لەگەڵا کردین یادی ئەم شاری سلێمانیە هەمووی لە سەوڵەکە کرا لە ماڵی ئێمە هەڵوامانە کرد لە بەردەرگا حاجی سەبریە بوو بە ڕەحمەت بێ سەمەنیە کرد ناوساجیە کرا کولێرە ئەکرا چێشتەکان یا پراغ بوو قەرە خەرمان بوو لە پێی ساوەر بوو ساوەر یعنی خواردنە قەیمەکان پڵاو ترخێنە بوو ئەو سەمەنیەتی بوو کە باس بەڵێ ئەو سەمەنیەش کە ئەکرا خەڵقێکی زۆر ینی حاجی سەبری ئەی کرد سەمەنی وەکو گەنمە کوتاوە نەخێر گەنمە کوتا و جیایە
و دانولەش جایە کە باستانکردان و لە کایکڵێنی دوایی ئەیهاڕی توێکی بە ساوەر اینجا گەرمە کوتاوی شەیە ئەوەی سەبیحە خان باسی کرد گەرمونۆک ئەوە شتێکی زۆر گەرمەکتاوەکە ئێستش بەڵێ بەڵێ خاستەنەوە مناڵانەی کە دانیان هات پیانە گودانە ڕۆکە دروستیانە کرد بەزۆ بزان دوایش قاپەکە ئەبوو هێلکەیەکی هەرچی نقڵ بواە ئانەیەک بواە دەفلس بواە تیانە کرد بەڵێ بەڵێ سەمەنی یانێنا پڵاوپاڵێ و دانەنا گەنمیان لەسەر ئەچان سەرهەویرێکیان پێ هەموو ڕۆژی تەڕیانە کرد هەتاکو چل ڕۆژ دوایی جاکە بەرزە بۆ ئەوەنە ئەیانێنا حەو کەچ حەو دەستکەوانیان دانا لە ماڵی حاجی سەبریش لەوانەیە زۆر ماڵی تریش کردی بێتی چکە ئێمە ئەو دراوسێمان بوو لەوانەیە ئەم دوو خاتونەش باشتر بزانن ئەیان کوتا تەشتی ئاویاندا نابوتیانە کرد ئەیان گوشی دیسان ئەیان کوتا حەوجار اینجام ئاوەیان ئەگەرت بە گەڕێکیانەوت بە خەڵکانەوت ئیمشەو سەمەنیەکەین ئەیان هێنا هەر ماڵی ئەوەنە ئاردیە برتین یەکرد لێرەوە بۆ ئەوێ منجڵیان قابلە مەسەر چی شتێک بڕیز دەکرا ئاگرێکی زۆرە کرایەوە منجڵەکەی خراسەر ئەو شیلەیە ئەکرایە سەر وردە وردە تێکیان ئەیە اینجا گۆرانیان بۆوت گۆرانیان ئەوە اینجا هونەرمەندیانەیەنا اینجا خواردنی زۆریان دروست ئەکرد اینجا پیانە ئاخسەمەنی داخسەمەنی کرمەک و گوارەی خواستەمەنی ئاخێ ئەکا داخێ ئەکا داوای گوڵی باخێ ئەکا یعنی داوای گوڵەکە اینجا هەتا بڵین سعات 12 شەو ئەمە بەزم اونجا هەڵپەڕکێ و فەرتەنا اینجا دوایی هاتن پڵاوپاڵەیەکیانە کرد بەسەری سەمەنیەکە ئەیان گوت هەرچی بەیانی زووینی کەپ پەنجەپەری لەسەردانرێ بۆ نیازی دڵیان کل و کلتور و شەکر و ئارد و ئەو شتانە لەسەر هینەکە دایانەنا ئەوە اینجا گۆرانیان بۆ ئەو کەسەی یعنی ڕای کردای بەیانی زوو پەنجەکەی نمونە جاری وها بوو کوڕی گەڕک زۆر سابەتی بوو ئەینەکان یەکێکیانە سوودە سێخسە سەرێرە ئەبوو بە فەرتەنەوەلە لەو چەپڵە ڕێزان ئەیانگو بۆ مرازی دڵتانوەرن لەو سەمەنیە ئەو سەمەنیە چل ڕۆژە بێ داینی جا ئەو من شتێک بە مێشکما هات یعنی هیچ قسەیەکی کورد بەڕاستی بێهۆ نییە زۆر جار کە چا لەسەر ئاگر زۆر ئەکوڵەیەڵە چاکە بوو بە سەمەنی بوو بە سەمەنی زۆر ئەکوڵێنرێ بەڵێ زۆر ئەکوڵێنێت اینجا جاران عقیدەیان هەبوو زۆر شت ینی بەو شتانە اینجا کە تۆ باسیادی شاری سلێمانی کرد تر هەرچی بڵێن چایخانەی شعبوو هەموو هونەرمەندان و مۆک و کەپرکەپ لەسەر جادەی سەوڵەکە هەتا خوار مەڵبند ئەمبەر و ئەوبەر منجڵی یاپراخماندانە منجڵی خواردنماندانە ئەو ژنانەی جاران بەڕاستی لێرە و چاویان ماجەکەم ڕێزمەیە بۆیان شەو ڕۆژیان خسبە سەرێک بۆ بەرژەوەندی جوانترین گفتوگۆی شاری سلێمانی و بۆ ئەوەی جوانترین جلی کوردی ئەڕس کرێ پیا و ژن و مناڵ و بەڕاستی جلی کوردی لەو ڕۆژانە لە ڕۆژی یادەکانە زۆر زۆر لە بەرەکرا ژنی جاران هەر جلی کوردیان لە بەرا بۆ ئیشیان کردو پاشیلیان کردووە سەد میوانیان بەڕێ کردوونیان و تۆ قورسە یەک دەقە لە بەرمان نابێت ڕاکەین ئەڵێن قورسە و بادایکەنین و ناتوانین ئیشی پێوە بکەین باشە گوڵاڵە خان وتێ ئەلێرەیە ئینێکی پێ بووکو ئەلاگە یعنی کە ئاوا هەڵیانە کرد لێرە ئەمە کراسەکە تیرۆژی پێوە بوو ئەیان کرد اینجا لێرا شتێکیان پیانەگو گرۆڵە ینی مڕبعێکەوە بوو لە بەرەو بن باخەڵەکە فەرەح بێت اینجا سوخمەشە بوو یەلەگیژە بوو جا سەبیحەخان باسێوەی نەکرد ینی بەڕاستی جارێکیان داوەتی بەڕێز مام و دادەیەروی کردبوو من و باجی بەیەشی بان کردبوو جوانترین کفتە و گەورەترین کفتەی دروست کردبوو خاتو سەبیحە ئێستاش دائیمەن باسیەکەن ینی دائیمەن بۆ میوان و دروستەکە یعنی شتی زۆر جوانی دروست خواردنی یەکەمە خواردنی پاکیزەخانیش بەڵێ ئەو کفتەی کە ئەمیشەکە باسی سلێمانیە کرێڵێ کفتەی سابونکەران ئەو کفتەی سابونکەرانە بەبەستی ئەوە بووە کە کفتەکان زۆر گەورە بوون گەورە و پڕ لە قیمە ئەوە کەشفی کردی کفتە و زۆر خۆشە خات و سەبیحە ینی پێویستەکە جارێکتاقیکردنەوە گوڵاڵەکان بڵێ ئەمەی کە ئێمە دەمان کرد بۆ نمونە دوان سیان بە پێی داوەت و مەجلیس و داوەت و قەڵەباڵغیەکە ئەمان کرد ئەبێ لە پەڕۆیا بیکوڵێنی لە شاشێکە چکە هەر ئێکەی ئەمەندا گەورە گەورە بوو
باشە هەڵناوەشە یەسەر کفتێکی بەدەستی خۆتەکەی خەمیەوەتە هەڵوەشە نەخێر لە قاپی گەورەیە من دەم کرد ئیتر لە پەڕۆ لە شاشێکی ئاواکو ئەم سەرپۆشە لە شاشی پاکە ئەبێ جوان بیبەستی و گرێدەی لەوایە بیکوڕێنی ئەجینا ئەو کفتە گەورەی ئەمەندا هەڵاوەشێ کفتەی سابوونکەران هەڵناوەشێ ئەمەدەیە گەورە گەورەیە بعضێک کەزیێلکەی تێکە مێخە کوشتی پیاداکە بادەم و من کەم وڵام من کەمەوەی تێ ناکەم تۆ ئیمان هێلکەوشتنی هەر گەورەشێکی بەس کفتەی سابوونکەران پیانەگوت گەورەیە ئەمەندە ئەو هەڵناوەشێ ئەگەر جوان بیکەی لێزانبی هەڵناوەشێ بەڵێ دەبەڵان ئەو کفتە گەورەیە ئەوە دەگمەنە ئەوانە دەگمەنن بۆ هەموو وەختێک نابێ باشە یەک تۆس باسی هەرچەنە کاتیشم ئەوەنە نەماوە بەس حەزەکەم باسی بۆنە نەتەوەییەکان جەژنەکانی خۆمان جەژنە ئاینیەکان ئەو کات بەدڵنیایی گەرم و گورتر بوو یعنی جەژنی قوربان و ڕەمەزان و ئەمانە نەورۆز و بەڵێ جەژنە نەتەوەییەکان ژنان کۆبوونەوەی ژنان ئەو کاتە خواردن دروستکردنەکە طبعاً هەر لای ژنان بووە چیتان دەکرد ئەو کات بەڕێتان دەکرد جەژنی قوربانان و ڕەمەزانان ئەنە شەوێ خەنە دەگیرایەوە دەست و پێمان لە خەنە دەگرت بۆ جەژن جا شەوێ خەونمان پێوە دەدی دەستمان سوور نابوو هەر کاڕ بوو خەبەرمانە بۆ دەمانگو دەستمان سوور نەبووە ئەبوو زۆر تۆخ بێوەنیە خەنەکە زۆر دڵمان تەنگە بوو کە بەیانی هەڵستان دەستمان سوور بوو زۆرمان دڵ پێ خۆش بوو بەیانی هەڵەسا نان و چێش دەکرا و ئیتر ئەوی قەت سرە بڕا و حەیوان سرە بڕا و مریش کواری کەس بە پێی خۆی و بە پێی وەزعەکەی خۆی ئیوە ئابوو ئیتر دراوسێ هەمووی بێکەوە ئێستا دەرگادێ بەیانەکەی خات و پاکیزاڵە دەرگاکە نەکەیتەوە ئەنجا ماڵ بە ماڵ دەگەڕای و جەژنە پیرۆزە لە ئێگەشت کرد و دەچوونە مزگەوت پیاوان و هەمووی لە ماڵانیان بۆ چوو لە ماڵانەوە بەعزێک بۆ بەعزێ فەقیر بوو خەڵکشتی بۆ بردن مەسەلا ساوەریان هەبوو تۆ برنجت هەبوو دەزانی ئەوە ساوەری هەیە بەسینی بۆ دەبردن ئەم بەعزە شانە هەبوو جاران جاران خۆشتر حتمما جاران تام و چێژێک هەبوو ڕێز هەبوو کچی خۆم کە ڕێز هەبوو هەموو شتێک خۆشە ئێستا ئەم مۆبایلە بەدەستمانەوە چێژی کە ڕێز نەما هەر کەسەمان خۆمان بە زۆر شت دەزانین مەسەلا یەکێک لە من عاقڵترە قسەزانترە شتی پێیە ئەو شتی زۆرتر پێ لە من بۆ من گوێی لێ ڕانەگرم بۆ من ئەو احترامەی نەگرم کە ئەمە شتی پێ و منی لێ فێر بم کوڕە کەسانی وەکو ئێوە لە ماڵە ئەڵماسە ئەڵماس هەر قابیل بەوەن کە گوێتان لێ بگیرێ باش ئەم عادەت و تەخاریدەی ئێمە کەوتۆتە احترامن بۆ هەمویان چونکە هەمومان هەریەکین کەوتۆتە بەرەلایی کە شت کەوتە بەرەلایی کە شت کەوت کەس دەسەڵاتی ماڵ و منداڵی خۆی نەما حیزب دەسەڵاتی ئەندامەکانی نییە مەسوولەکانی مەسەلا دایک و باوک دەسەڵاتی مناڵی نییە کەس هیچی بەسەریچەوە نەماوە دەست خۆش خاتون خات و پاکیزە زۆر بە کورتی زۆر بە کورتی ئێمە قسەکانمان زۆر میکەش زۆر بە کورتی و پەرچە شادیشم سلەیمانی بۆ تۆ من بە یەک ئێستاش چی ئەگەێ بە ئەو سلەیمانی بۆ من لوتکێک ئەگەێنێ هیچ لوتکێک نەبێت لە سەر زەویە بەقە ئەو بەرز بێ کللتورێکی زۆر ڕەسەنیان هەیە دەم و باسێکی زۆر ناوازەیان هەیە بەمە سلەیمانی کەس نییە لەسەر گوێی زەویە سلەیمانی نەزانێت لەسەر خەریتە ئەوانەڕێن سلەیمانیە من بە یەکشت زۆر دڵخۆشم ساڵی پێش هەشتاکان میسرێک هاتە دراوسێمان ئوستازی جامیعە بوون وتی ئەمە بە 5 ساڵ جارێ بۆی بە کورتی بێت بە 5 ساڵ هەر 5 ساڵوە چینە وڵاتێ من بە دوای پارە گەڕێن کە تەواومان کرد ئەچینەوە وڵاتی خۆمان ساڵێک بۆ میسر جا دەست پێکەینەوە ئێمە لە کشمیر بووین کۆبووینەوە ئەو شۆدانی ڕۆژینەوە تەواومان کرد بوو پیانوتی کوێتان حازر کردووە بچن دوای ساڵەکەی میسر وتمان نازانین تی بچن بۆ عێراق
بۆ کوردستان سلەیمانیە ئەوان لەسەر خەریتە بەحسیان کردبوو. ئەمانە خزم دۆستن، غەریب دۆستن، زوو تێکەڵە بن. ئەگەر لە ناویان نابی وا لێیە ئەڵێ وەڵاهی هەوێکەمە گۆڕم و یەم ئەبم بە کورد و لەگەڵ ئەمان دانیشم. من زۆر بەوە دڵخۆش بووم. وتم شکر ئێمە ناومان هەیە، ناومان ڕۆشتووە لە هەموو شوێنێک. دوای ئەوە ژنی ئەوسا زۆر ڕێک و پێکتر بوو لە ئیستا، هەمووی مناڵی خەڵکی بە مناڵی خۆیە زانی. ئیستەوانیە لانەخان ئیستا تۆ خۆت ئەزانی تۆ پارێزەرێکی ئیستا. ئەزانی وەزع چۆنە، ئەزانی خەڵک چۆنە، بەڵام بۆچی ئێمە وابین هەموو ژلۆمەی یەکتریەکەین کەسیشمان ناتوانین لە ڕێی خۆمانەوە خۆمان چاکەین. ئیشەڵا هەمووان بە شوێن پێکانی ئێوەدا دەڕۆن. خاتی گوڵاڵە زۆر بە کورتی ئەگەر قسەیەکتان مابێ. وەڵا باسی جێژنتان کرد خات و سەبیحە زۆر اینجا جێژنی سلەیمانی باوەڕ ناکەم هیچ ساڵانی پێشوو. ئێستا لەبەر موبایل هەر بە موبایلی پیرۆزبایەکەن بە کورتەنامەیەک ئەوە، بەڵام جاران ئەیانێنام شەربەت و بیپسی و شتە نەبوو بەڕەنگ ئەیان گرتەوە حێلیان تێکرد لە شتێکا کە میوانە تەقدیمێ کرد، ماڵان خۆیان کولیچە و برمەیانە کرد، خۆیان پاقلاوانە خۆیان هەمووی ئەیان برژان. اینجا چێشتی تاسکە بابی و قەزاتمە و شلە قاورمە و خۆشترین خواردنی ئەو سەردەمە بە تایبەتی لە سەردار لێنرا. باشە بەس تخوا برادران یەک دەقەکاتم بنێ خات و گوڵاڵە تاسکە بابی و قەزاتمە جیاوازیان چییە؟ هەردووکیان هەر پیاز و گۆشت نین؟ قەزاتمەکەر گۆشتەکەیێنیت جوان سووریەکەیتەوە لەگەڵ دۆشا و ئەگەر تۆزێ کەبابەی تێ بکەی یانە شتێک ئەوە هەر گۆشت و هینەکەیە دۆشاوەکەیە هی واشەیە هەر بە زەرد لێ ئەنێت. بەڵام تاسکە بابی تاسکە بابی پیازەکەیە پیازی وردی بۆکەی تێکرد ئەوە هێنی تێکەلیمەی بەسڕی تێکەیت کەبابەی تێکەی زیرەی تێکەیت خواردنێکی زۆر خۆشە کە سەری لابەی بۆنیەت. بەڵێ من میوانی ڕەفیقێکی کوڕەکە ماتۆ بۆ ماڵمان وەختی خۆی لە سیوێکی ئابا وتێتی چیتانێ وتمە تاسکە بابی کە تاسکە بابیەکەم داناوە سفرە و شتەکەن دانار بە تەمای کەباب بووە بە ئارازی و تۆ کوا کەبابەکە وتێتەوە تاسکە بابی وتێمە تاسکە بابێتێن بڵێ بڵێ یعنی خواردنی جاران لەگەڵ ئێستا زۆری فەرقە بەڕاستی ئێستا لەوانەیە هەموو بزانن خواردنی دەرەوایەنن. دوای ئەوە باسی مناڵمان کرد مناڵی جاران ئەو مناڵ لە تەمەنی ئێمە و ئەم بەڕێزانە مناڵەکانمان زۆر جوان پەروەردە کردووە زۆر ڕێز لە دایک و باوک و خوشک و براکانیانەگرن. بەڵێ هیوادارم ژنانی ئێستاش جوانترین تربێتی مناڵەکانیان بن مەکتەبیان پێتەواوکەن خۆشەویستی لە گەڕک و لە ناو ماڵ و لە هەموو شوێنێک بچەسپێن و کۆمەڵایەتێکی خۆشەویست بن. هەشتێکتان ماوە زۆر تەکنەلۆجیا نایەڵێت ئەوەی سەرکەوتوو و هیوادارم میلەتەکەم میلەتێکی ڕۆشنبیرتر بێ میلەتێک بێ کە لە ناو هەموو میلەتانی دنیا تەماشا بکرێ و دەستور و کللتوری لێوەرژیرێ و زۆر باش هیوادارم ئیتر خۆشمان بە خۆمانە بچینەوە بەعزە عادەتێک و تەقالیدێکی جوانی خۆمان هەرگرینەوە خۆی بیاڵینەوە دەستخۆش خات و پاکیزە وابزانام هۆنراوەیەکت هێت باشە بە خوێندنەوەی ئەو هۆنراوەی خات و پاکیزە کۆتایی بە بەرنامەکە هێنین فەرموون. بۆ شارەکەم سلەیمانی تۆ پایتەختی ڕۆشنبیرانی لە مێژەوە تۆلانکەی لێ قەوماوانی بەرزەفڕی تۆ هەڵۆکەی کوردستانی خۆشم ئەوەی سلەیمانی ئەتکەم بە خەڵاتی نۆبڵ ئەدەم لە بەرۆکی ئەوەی کە ناوی نای سلەیمانی حەز ئەەکەم ئەگەر مردم لە شارەکەم ڕۆحم دەرچێ تەرمم بەرن بەرەو سەیوان لەوەیە بەرەو ئاسمان بچێ هەرگیز جێد ناهێڵم بۆ داگیرکەران تا بمێنم بەرگری ئەەکەم لە خاک و نوشتیمان. پاکیزە جەباری دەستان خۆش بێت زۆر سپاس هات و پاکیزە سپاس بۆ ئێوە یاخواتە من درێژ من سایە و سێبەری ئێوە هەمیشە بەسەرمانەوە بمێنێ سپاسانەکەم سپاسکام ئێوارێ لەگەڵمان بوون سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون دووبارە یادی دامەزراندنی 241 ساڵەی شاری سلێمانی پیرۆز بێت لە هەموو ئەو خەڵکی کە لە سلێمانین هەموو ئەو هاوڵاتیانەی کە خەڵکی سلێمانینین و لە سلێمانی دەژین بۆ هەر کەسێک کە ڕۆژێک بە شەقامێک بە کوچە و کۆڵانێکی سلێمانیا تێپەڕی کردووە دووبارە پیرۆزە تا بەرنامەی داهاتوو پێتان دەگەینەوە شاد و بەختەوەر بن.